خۆتان دەزانن ئەو ماوەیە ئێران زۆر ڕێکلام بۆ خۆی دەکات کە دەڵێ هەروە موشکی تازە دروست دەکەین و ئاواهی بڕات ئیسرائیل بە یەکجاری تەخت دەکەین و هەڕەشەی قورس و ئەو شتانە دەکات و ئەمەشیان ئەم ڤیددیۆیان لێ بڵاوکرایەوە کە ئەمە تازەترین موشکی ئێرانە کە هێندە بەهێزە دەتوانێت بوومەلەرزە دروست بکات. ئەمە بەشێک لە میدیا و پەیجەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسییان لێوە دەکرد و بەشتێکی زۆر گەورەوە سفیان دەکرد، بەڵام لە ڕاستیدا هەمویان درۆ دەکەن. ئەی ڕاستی هەواڵەکە چیە؟ با پێتان بڵێم. جەماعەت 15 حەوت ڕۆژی سێشەممە کاتژمێر 5 بەیانی بە کاتی پەکین موشکی تیانژۆ 9 هەڵدراوە لەکوێ لە وڵاتی چین. چێوا دەڵێ ماونینگ وا دەڵێ. چێ ماونینگ؟ وتەبێژی وەزارەتی دەرەوەی چینە. جا پێش ماونینگیش هەر ئاژانسی بۆشایی ئاسمانی چینی ئاماژەی پێدا کە موشکێک هەڵدەدەن، ئەو موشەکە توانای هەیە کە دەستە و پێداویستی هەڵگرێت و بیبات بۆ هاوڕەکانی لە دەرەوەی زەوی. واتە ئەم موشکی بۆشایی ئاسمانەوە وەکو بار هەڵگرێ کار دەکات لە زەویەوە شت دەنێرێت بۆ دەرەوە. جەماعەت بۆ خۆتان دەزانن ئەو ماوەیە پێیج و میدیای فەیک زۆر بۆ، یعنی هەر یەکەی دێ پێیجێکدا دەنێت و بۆ مەسلحەتی خۆی بەکاردێنێت، جا بۆ لایەنی جەنگی بێ، بۆ لایەنی سیاسی بێ، بۆ هەر لایەنی کە بێ کە ئێستا خۆمان بە عالەم ئاشکرا دەیبینین. هەر شتێکی ئاواتان لێ بەرچاو کەوت وەرن بۆ براتانی بنێرن بۆتان حەل دەکات.